دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگەری سلێمانی وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند شەقامی 100 مەتری یەکێکە لە پڕۆژە ستراتیژیەکان و خزمەتی گەورە بە سلێمانی دەکات. درێژی شەقامی 100 مەتری 146 کیلۆمەترە و بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت و قۆناغی یەکەمیش 33 کیلۆمەترە و لە تاسڵوجەوە دەست پێ دەکات بۆ گوندی دەمرکان. خۆمان بە شاناز و سەرفراز دەزانین کە ئەمڕۆ لەم دۆخە هەستیارەدا ڕێو ڕسمی دانانی بەردی بناغە و دەستپێکردنی پرۆژەی شاڕەی بابان، پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی بە چاودێری و سەرپەرشتی و بە پشتیوانی و ئامادەبوونی بەڕێستان بەڕێوە دەبین. ئەم پرۆژەیەکێکە لەو پرۆژە ستراتیژیانەی کە بە چەند قۆناغێک و بە درێژایی 146 کیلۆمەتر جێبەجێ دەکرێت و لە ئێستادا گرنگترین و هەستیارترین بەشی کە 32 کیلۆمەترە لە پردی تاسڵوجەوە لەم شوێنەی کە بەڕێستانی لێن بۆ گوندی دەمرکان جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیەکێکە لە دەستەیەک پرۆژەی استراتیژی پەیوەست بە هەموو خەڵک و خاک و دەوڵەت و ژینگە و سەرمایەگوزاری پارێزگاکەمانەوە کە لەم ماوەیەدا بە هەوڵی تەواوکاریانەی خەڵک و حکوومەت و کەرتی تایبەت جێبەجێ کراون. هاوکات فاخر تەیب بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای قەیوان ڕایگەیاند سەرەڕای ئەو قەیرانەدارایی کوردستان و جیهانی گرتوتەوە. کۆمپانیای قەیوان ئەرچی دروستکردنی شەقامەکەی گرتەهەستۆ و پرۆژەی شەقامی 100 مەتری پرۆژەیەکی گرنگە و بە تەواوبوونی جموجۆڵی بازرگانی لە شاری سلێمانی زیاتر دەبێت. وتیشی شەقامەکە سلێمانی ڕازاوەتر دەکات و باشتر ڕێکی دەخاتەوە. بۆیە هەموو توانامان دەخینەگەر بۆ زووتر تەواوکردنی پرۆژەکە و هیوادارین پرۆژە خزمەتگوزاریەکان بە پێیتوانە و دادپەروەرانە بەردەوام بن بۆ هەموو ناوچەکانی کوردستان. پرۆژەی دروستکردنی شەقامی 100 مەتری سلێمانی پرۆژەیەکی استراتیجی گرنگی سلێمانی و کوردستانە بە ئاراستەی پەرەپێدانی ژێرخانی وڵاتەکەمان کە دەبێتە مایەی زیادبوونی زوڵەی ئابووری و بازاڕی کار لەم ناوچەیە بەگشتی و لەلایەکی تریش سیمایەکی جوانتر و پێشکەوتوتر دەدات بە شاری سلێمانی. سەرەڕای کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان و ڕزگارکردنی سلێمانی لە کێشەی ترافیک و قەرەباڵغی. ئەم شەقامە دوای تەواوبوونی وا دەکات خەڵک ئاسانتر بگاتە شوێنی کارکردنی و ئاسانتر لە هەر دەواازەیەکەوە داخلی شاری سلێمانی ببێت و بگاتە ئەو شوێنەی کە مەبەستێتی. بەم جۆرە دوای تەواوکردنی ئەم پرۆژەیە کە دڵنیان بە پشتیوانی خوای گەورە و حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی لە زۆر ڕۆوە وەک ئێستا نامێنێت. پرۆژەکەش لە کاتی جێبەجێکردن و پێش تەواوبوونیشی جوڵەی بازرگانی و هەلی کار لە سلێمانی زیاد دەکات و دوای تەواوبوونیشی شارەکەمان جوانتر و بێگرفتر دەبێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند سلێمانی شایانی پرۆژەی زیاترە و جێبەجێکردنی شەقامی 100 مەتری دەستکەوتێکی گەورە دەبێت بۆ شاری سلێمانی و هەموو کوردستان. بۆیە پیرۆزبایی لە دانیشتوانی شارەکە دەکەین. وتیشی وەزیر و خزمەتگوزاری هەموو کوردستانین بەبێ جیاوازی. بۆیە لە سەرەتای ئەم کابینەیەوە بەڵێنی ئەوەماندا کە گرنگی بە پرۆژەکانی ژێرخانی ئابووری بدەین. خۆم زۆر بە بەختەوەرە زانم و خۆشحاڵم کە ئیمڕۆ لەگەڵێەوە بەشدارم بۆ دانانی بەردی بناغەی شەقامی 100 مەتری سلەیمانی کە بێگومان یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکان و استراتیجیەکانی حکوومەتی هەرێم بە تایبەتی بۆ شاری خۆشەویستی سلەیمانی. خۆشەویستانی ئەم شارە شایانی ئەم پرۆژەیە و زۆر پرۆژەی گەورەتریشن و ئێمەش لە حکوومەتی هەرێم بەڵێنی ئەومان داوە کە خزمەتکاری خەڵکی خۆمان بین و لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە بەڵێنی ئەومان داوە کە گرنگی بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بدەین کە یەکێک لەمانە دروستکردنی ڕێگەوبانەکانن لە دەرەوە و لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا. بۆیە پیرۆزبایی لە خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی دەکەم و سوپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانیش دەکەم کە ئەوان ئامادە بوون ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن. ئێمە لە حکوومەت بەڵێنی خزمەتگوزاریمان بە هەموو هاوڵاتیانی کوردستان داوە بەبێ جیاوازی. هەر وەک دەشبینن پرۆژەکانی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی حکوومەت دەستیان پێکرد بەڵام بەداخەوە دوای ئەوە تووشی چەندین قەیران بووین، قەیرانی ئابووری و دواتریش بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە لە زۆر ڕوویەوە ڕێگری کرد لە جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەت. بەڵام
دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە ئاماژە بەوە دەدا کە ئێمە ئێرادەیەکی بەهێزمان هەیە لە حکوومەت و نایەڵێن نەقەیران و نە ئەم گرفت و کێشانە بمان وەستێنن و ژیان و خزمەتگوزاری بەردەوام دەبێت. پرۆژەی شاڕی بابان شەقامی 100 مەتری سلێمانی بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت. قۆناغی یەکەمی کە 33 کیلۆمەترە لە تاسلوجەوە دەست پێ دەکا بۆ گوندی دەمرکان لە سنووری عربەت. قۆناغی دووەمیش لە دەمرکانەوە دەست پێ دەکا بۆ تونێلی پێشڕە و لە سیتەک. قۆناغی سێمی پرۆژەکەش لە تونێلی پێشڕەوەوە دەست پێ دەکات بۆ تاسلوجە.